بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ سوەکی تاکێکی کورد کەلێک تشتێکی گرنگ دزانم و هەمی بەشداریت بێ پرۆسە هەڵبژاردنەدا بکەن بۆ پەرلەمانە عێراقی و هیویدارم دەنگ بدەنە وان بربژێرێت gelek zêrek û şehrazad nek her wan berbijêre helbijêrin ku de xema milletê xwe danîne çunkî milletê me nihade ya qonaxeke gelek hestiyar daye eger em neçîne ser sindoxên dengdanî û em beşdariyê vê prosa helbijartinê danekin belkî paşa roja milletê me beref vî qonaxê hêşta jî beref xirabtir bişte. Em wekû Kurd pêwîst e beşdar bîn لە هەڵبژاردنەکانە لە هەڵبژاردننی عێراق لە هەڵبژاردننی پەرلەمانە بۆ ئەوەی کیانی خۆمان بچەسپێنین سەنگی خۆمان بچەسپێنین بۆ ئەوەی مافەکانمان بەدەست بێنین. برایە من بوو چۆنا من دایندان بۆ کوردان شتێکی پۆزیتیڤە دەبێتن هەر دایندوانێ بەشدار بن چونکی دایندان دەبیتە ئەگەر هەندێک و وجودا خۆ جارێکادی تاکید کەینەوە کو ئەم هەر هەینێ و هەردە هەبین بەس با هیویدارم ئەف دایندانە ببیتە ئەگەر هەندێک کو گۆرانکاری دروست ببیتن چونکی دوان ساڵن توێدا هەم هەت بینین دەنگی ئێمە چ گۆرانکاری کوردستانێ و تایبەتوان پەرلەمانتارێن ئەم دنێرینە بەغدا چ گۆرانکاری بۆ خەڵکی کوردستانی نەکردیە و گرنگجیرەوە دەیە کە خەڵکی کوردستان هەڵبژاردنەکەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەو کەسانێک خوێن هەڵدەبژێرن بۆ ئەوەندە پەرلەمانێتی کە ئەو نوێنەرانی کە دەبنە نوێنەری خەڵکی کوردستان.